بسم الله الرحمن الرحیم. سڵاوی خواتان لێبێ. ئەمڕۆ کولێرە بە قیمەیەکی زۆر ئاسان و بەلەزە دروست دەکەین. یەکسەر دەست پێ بکەین بە ئاردەکەمان و کیلۆیەکمانەوێت لەگەڵ تقریبا نیو لیتر ئاومانەوێت. یەکسەر ئاوکە بسم الله الرحمن الرحیم. چەند کوپی کرد پێتانەڵێمەوە. 2 کوب ئاو، 30 غرام شەکر، 2 کۆچکی چێشتەکە، 10 غرام خومرە، 1 کۆچکی چێشتەکە. بسم الله الرحمن الرحیم. ئەمە جوان تێکەین. ئەو بۆیە بە کیسەکە هێنام بۆی بزانن ڕێک 1 کیلۆ من بەکاری هێنم. ئەکا 8 کوب بەو کوپانەی کە ئەو ڕۆنوشتەکەی پێبم هەمووی بەکار نایەنم. لە مەرحەلەی یەکەمە تقریبا ڕۆبعێکی ئاردەکە بیانی وەی بێ بەکاری بێنن هەتا تۆزێ ئەو خومرەیە حەلە بێ لەگەڵێک. ئەمە لە وەجبەی دووەمە بەکارێنم. ئەو بەم شێوە وازی لێ هێنین سەری داپۆشن 10 دقە و یەم وڵاتان. بسم الله الرحمن الرحیم. سڵاوتان لێبێ دووبارە. بەم شێوەیە زۆر باشە. ئەوانەی ئەمانەیە دیسان بەکاریان هێنین. مەسەلەن 1 کوب ئاوی تری تێیەکەین. بسم الله الرحمن الرحیم. لەگەڵ 1 کوب زەیت، یەک هێلکەمان هەیە. هێلکەکە بەس پێنەکەی تێ ئەەکەم، زەردێنەکەی هەڵەگرم بۆ دوایی. بەس پێنەکەی بەکارێنین، زەردێنەکەی هەڵەگرمەوە. بسم الله الرحمن الرحیم. ئێستا باقی ئاردەکەی کە ماوانە بەکارێنم بە 2 جار. بسم الله الرحمن الرحیم. لێرایە خوێی تێەکەین. خوێش بە جۆرەی پێویستە، هەست کەسە خۆی ئەزانێت چەندێکی پێویستە. لەگەڵ 1 تۆس شمڵی. ئەمە ئیزافەیە، هەیە حەزی لێ نییە. بەس ئەوەنە 1 پڕۆش بێت. ئەیش بۆنی خۆشاگینە پێویست نییە. باقیاتەکەی تر بەکارێنم. بسم الله الرحمن الرحیم. لێرا من بێکی پاودەرمەیە خۆی 15 غرامە. تۆ توانی نیوەی ئەو کیسەی بۆ بەکاربێنی. من ئەمە ئیزافەیە ئەیکەم. ئەتەرە گەر تۆش بەکاری نایەنی ئەتوانی. ئەوە نێ بڵێ وەڵا بەبێ ئەوە دەرناچێ. با بڵێن کەوشکە چایەکی تێبکەی هەر ئەوەنە. ئەمە هەموو کەرەسەکانە و لێرە ئەی شێلین. هەویرێکی نەرم و شلمان هەیە، ناوێ بەدەستا بنووسێ بە هیچ جۆرێ. هەرە و زەیتەی ڕۆم کردبوو، بەس بەو زەیتە دەستم چاور کردووە، ئاوشتم لێ نەیاوەتوانێ. ئەو 2 کوب نیو ئاو لە بەرچاوتانە تێم کردو، ئایترم تێ نەکردووە. و ئێستاش سەر و ژێری بە زەیت چاورەکەین و دایپۆشین. جوان هەویرەکەمان کۆکەینەوە. هەر ئەوەنە.
بسم الله الرحمن الرحيم. جايستا قيمة كي بحازركي أما دعا بوشين تقريبا نيف ساعات يعني تاشتكاني بحازركي إني شغليت سلطان لبي من اللي رايا حوصو 50 غرام قيمة مهيا طبعا قيمة برخو قيمة جاية لبروي اشتكمان باش درتك ويك بيازي قورم بورت كردوا أتواني ل رني بيت بس أواهي باشترا لقل قيمة كيا لقل يك بيبري بتشوك خو أجر ويستشترتي اشتيتي تر إضافة بخيط السري بوت هي بلا من لما نزيا ترشتيتي ناكم أما كان كسر لي تشوفوا أم كسبراي مطحونة كسبراي ناشفة أما بكورديكي خومان ججنيش هي بطري هي بوشكي هي بهاراو أما ججنيشي هاراوي وشكه كروز نية برجون كوتو أميان بكروز تيجيش تبون أما كروز نية لهمو عطاري كيش دزكره بكورديكي ججنيشة بعربي كسبراي يك كوشكي تشابه بيان نبي أو بوي بكوشكي كتير كم بوي تأكيد كان لوا أمشان زنجبيلي هالراوة زنجبيلي وشكه ولا قلبي بري الشيرين يسور ببري الشيرين يسور أي مش كوشكي طاوجنا بلان بلا كوشكي خوش بجوري بيست أوش خير بيست أما الشيلين بيكو يا ولادا أو أمش بشوية طاو أو يكتوز لسر هبيرا كوستان معناه ده دقيقة دس بيوكي يا مولاتا طلعي خواتان اللي بدو بارهات مولاتا هيدا كمان زوج جون هواتون بسم الله الرحمن الرحيم توزي أرض وسيني قلي خومان وداني بسم الله الرحمن الرحيم وهيدا كمان كردو بقول داني نكتوز إسراحات يبكا كردو أنا بقول شوار قول كي قوريا وبيش تانا الله تشوني لبرتشي كما كشواني وحاضرتين الإرسا بسم الله الرحمن الرحيم وهر قول كي قلماكين أنا يا إخوان بسم الله الرحمن الرحيم أما زورنا كينواني هروني قلت قيمة مش قلت قيمة كان يربينيتا هروني قلت قيمة كيتيا نقوم به أو نأكينو دائما ديست دوباره أكينو بنقوم كي استهلوان قرت زور آسانة بس أوه بتوز داينين هتا دي سانة وهواي خوي ورقريت أم هميتي أوان راوستين تاني هر دانيك بو دانيك 5 دقيقة ماوي هبه دي سانة وبكيتو
بۆی ئەو شت نەبێتەوە دوێنین بسم الله الرحمن الرحيم الرا إذا جوزينا بسرسين فرناكا يا الله ئەمە زەردێنەی هێلکەکە بوو کە هەڵمان کرد ئێستا یەک کەوسکی بچووک خەلی تێکەنیش لەبەر بۆ نەکەی هەر ئەوەنە یەک کەوچکە چابوو یانە بوو هەر ئەوەنە هێلکەکە حازرە تۆ توانی چەند شتێکم هەیە ئەتوانی بەمەی کە نەخشیت پێیەک دروستەکەی یان بە چەقۆیەک یا مەژاری هەویرە بە شتێک ئەو سەرەی تۆزێک بەس فەتحێ بکرێتەوە بۆی هەوا پێشە ئەو قیمەی ناوی کاڵە ئەوە نەوای لێ ئەەکەین هەتا خۆت ئەتەوێ هەمووی بە یەک ئیتیجا بێ بە هەر جۆرێک خۆت ئەتەوێ مهم هەست بکەیترەوە هەوا بچێ بۆ قیمەکەی ناوەوە و هەرە توانێ گەر هیچیش لە بەردەست نەبوو هەر ئاوا بە دەستی خۆشت بێ بە پەنجەکانت بۆی چەورکە و عینیشت لێرا ئێمە ئەم هێلکەی بۆ بەکارەهێنین بسم الله الرحمن الرحيم ئێستامان خەینە فەرمەکە و حازرە خۆ ئەگەر حەبە بەرەکە و کونجیشی پێواکەی ئەتوانیت بەس من لەم کاتەیە ئەمەیان هیچ پێوە ناکەم ئەوەی کەمە فەرمەکەەوە لە بەرچاوتانە یا الله فەرمەکەمان 180 ئیتر لەو بینایە ئەوە 180 ڕێکێستا سەر و خوار سێرێکەی ناگەمان لێبێ و تقریبا 25 دقه بۆ نیم سەعات بەڕێزان بەم شێوە هاتینە کۆتایی ڤیدۆی ئەم جارەمان و هیوام وایە فکرێکم پێگەیان دەبێتن تا ڤیدۆیەکی تر بەخواتان نسپێرم هیوادارم بەدڵتان بێ بێبەشمان مەکەن لە لایک و کۆمنت و سەبسکرایب ئێستا زۆر گەرمە تەواوان ئەوە ناوەکەیەتی هەمووی جوان پیشاوە جوان برژاوە تا ڤیدۆیەکی تر بەخواتان نسپێرم خواتان لەگەڵ